هێرشە تیرۆریستیەکان لە ناو وڵاتانی ئەوروپادا نەک تەنها ئەوروپیەکانی تووشی شۆک کردووە بەڵکو جیهانی خسۆتە بەردەم بەرپرسیارەتیشی گەورەوە هەرچەندە داعش سەرجەم بکەرانی کردەوە تیرۆریستیەکان بە سەربازی خلافەت ناودێردەکات بەڵام گرفتەکە لەوە گەورەترە. Zunächst zu dem Täter von Ansbach. تاوانبارەکە پەنابەرێکی سووریایی تەمەن 27 ساڵ بووە کە 2 ساڵ لەمەوە بەرگەیشتوتە ئەڵمانیا. لە مانگی هەشتی 2014دا داوای مافی پەنابەری سیاسی کردووە. بەپێی پرۆگرامی یۆرۆداک واتە ئاسایشی ئەوروپا و داتابیسی تۆمارکردنی پەنجەمۆر بۆ ئەوانی کە داوای مافی پەنابەری دەکەن لە وڵاتانی ئەوروپا تۆمارکراون. داوای مافی پەنابەری کردووە لە بولگاریا و لە نەمسا. پەیوەندیمان کردووە بە بولگاریەوە دواتر مافی پەنابەری کاتی پێدراوە. دەرەنجام لە مانگی 2014دا داوای مافی پەنابەری کردووە لە ئەڵمانیا ڕەت کراوەتەوە و بگەڕێنرێتەوە بۆ بولگاریا. دادگای ئەنسباخ ئەم بڕیارە پشتڕاست دەکاتەوە تا لە 13 حوتی 2016دا جارێکی تر گوازراوەتەوە بەڵام داوای لێکراوە کە ئەڵمانیا بەجێ بهێڵێت. لە کاتێکدا نزیکەی 2500 کەس ئامادەی ئاهەنگێکی کراوەی موزیک بوون تاوانبارەکە ویستێتی بڕواتە ناو ئاهەنگەکەەوە بەڵام بەهۆی ئەوەی بلیتی پێنەبووە نەیتوانیوە بۆیە لە ناوچەیەکی نزیکی ئاهەنگەکە خۆی تەقاندۆتەوە. ئەمە شۆکێکی گەورەیە. einfach schockiert. بە تەواوی شۆک بووم وحشیگەرانەیە نازام چۆن خیاڵی ئەوە بکەم ئەم گەنجە کارێکی لەم جۆرە بکات چۆن ئەم چەک و تەقەمەنیانی دەستکەوتووە چۆن باوکو دایک و هاوڕێکانی هەستیان بە هیچ نەکردووە ئەمە جێ باوەڕ نییە. ترس و دڵڕاوکێ ئاسایشی کۆمەڵایەتی و تاکە کەس و شێوازی ژیانی ئەوروپیەکانی خسۆتە بەردەم مەترسی. ئێمە لەسەر پلیکانەکان دانیشتبووین کاتێک دەنگی تەقینەوەکەمان بیست و بەرەو ئەم ئاقارە ڕامان کرد پاشان بیرم کەوتەوە خوشکە بچووکەکەم هێشتا لەوێ بوو من جارێکی تر بەرەو دەواازەکە چوومەوە و هێزێکی یاسایش لەوێ بوون بۆی بزانن چی بووە پیاوێکم بینی لەسەر زەوی خوێن بەسەریەوە بوو هەوڵیاندا پاڵم پێوە بنێن و بمگەڕنەوە منیش پاڵم ناو هەوڵم دەدا بچمە ناو شوێنی کۆنسێرتەکەەوە ڕێگەیان پێدام بڕۆم کاتێک کە پێم گوتن خوشکە بچووکەکەم هێشتا لەوەیە. سێ کردەوەی تیرۆریستی هەڕەمەکی و ڕێکخراوبوونە هۆی ترس و دڵگرانی گەورە. پەنابەرێک لە میترۆیەکدا بە چەقۆ هێریشی کردە سەر خەڵکێکی ئاسایی. گەنجێکی تەمەن 18 ساڵ بە ڕەگەز ئێرانی بە دەمانچە هێریشی کردە سەر مۆڵێک لە شاری میوشن لە ئەنجامدا 9 کەس کوژان و 20 کەسیش بریندار بوون. کەسێک لە پەراوێزی فیستیڤالێکدا خۆی دەتەقێنێتەوە. ئایا شێوازی ژیانی هاوڵاتیانی ئەوروپا لە بەردەم هەڕەشەدا نییە؟ ئایا لە دوایم کردەوە تیرۆریستیانەوە دەستگاکانی ئاسایش و هەواڵگیری ئەوروپا ناکەونە ژێر پرسیارەوە؟ ئاسۆ جەبار دەنگی ئەمریکا.